موچەی مانجی پێنجی فەرمانبەر و موچەخۆرانی هەرێم هەروە دێ دوا ئەکەوێ هیچ هیوایەکی ئەو تۆش نییە کە بەم زوانەدا بەش بکرێت. ئەمە لە کاتێکدا جەژنی قوربان لەبەر دەرگەیە و ماڵ و منداڵ جل و خواردن و کەلوپەلی جەژنیان ئەوێت. چەند ڕۆژێکی کەم بۆ هاتنی جەژنی قوربان ماوە، بەڵام بازاڕەکانی هەولێر هێشتا بێکڕیارن. دوکانداران نیگەرانن. 964 لەگەڵ دوکاندارانی هەولێر قسەی کردووە. شێوا عەبدوڕەحمان کە دوکانی چەرەزاتی هەیەڵێت بازار تابڵی چۆڵە بەتوانجی شۆ ئەڵێت خەڵک هێشتا چەرەزاتی جەژنی ڕەمەزانیان ماوە و پارەیان نییە تاکو هی تازە بکڕن. بێموچەی کاریگەری بەسەر بازاری سەوزە فرۆشانیشدا هەیە کە پێداویستێکی ڕۆژانەیە. ئەوە تا مەحموود کەمالی سەوزە فرۆش بۆ 964 ئەڵێت وەزعەکە باش نییە، وەک ساڵی پار و پێراریش نییە، هەموو ڕۆژێک لە زەرەرداین. هەروەها عەباس ساڵحیش کە لە ساڵی 91ەوە لە بازاری هەولێر دوکانی هەیە ئەڵێت لەوەتەی لە بازارم بێ بازاری وام لە هەولێر نەبینیوە.